سەرەڕای جەختکردنەوەی یاساناسان و چاودێرانی سیاسی لە بڕیارەکەی دادگای فیدراڵی کە هیچ دەرچەیەک بە ئاراستەی پشتگوێخستنی بڕیارەکە لەلایەن حکومەتی هەرێمەوە لەخۆ ناگرێت. بەڵام ناشی شارنەوە بەهۆی ئەوەی حکومەتەکەی کازمی لە ئێستادا کاربەڕێکەرە جێبەجێکردنی بڕیارێکی لەو چەشنە ئاستەنگی زۆری لە بەردەمدایە. سەرەڕای لاوازی حکومەتەکەی کازمی بوونی بەرژەوەندی کۆمپانیا زەبەلاحەکانی چەندین وڵاتی زلهێزیش بە هەناردی نەوتی هەرێمەوە بە ئاستەنگێکی دیکەی بەردەم جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی دادەنرێت. لە ڕووی کردداریەوە بڕیارەکە زۆرجا قابلی جێبەجێکردن نییە لەبەر هۆکارێکە بۆریەکان هی کۆمپانیایەکە و حەفارەکانی کۆمپانیایەکی ترە و لە ساحەفتای بۆریەکەی بە وڵاتێکی ترە ئەڕات و لە ماوەی 13 ساڵە کۆمەڵێکی زۆر گرێبەست و کراوەکە ئیلتیزاماتی مالی داراییت هەیە. ئێستا دەستبردن بۆی پێویستی بە قەرەبوو هەیە، پێویستی بە لیژنەیەکی باڵا و دانوستانێکی تاقەت پڕوکێن هەیە کە لە توانای حکوومەتی کازمیان نییە حکوومەتی کاربەڕێکەرەکە و ئیشانە بکە. بەڵام لە لایەکی تریشەوە بڕیارەکە بە دیوێکی ترا شمشێرێکی ڕاکێشراوە بەسەر گردنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان سەرباری ئەوەی ئێمە تێبینیمان چی بێ چی نەبێ. هەولێر دەیەوێت لە ڕێگەی ڕێکەوتنی سیاسیەوە جێبەجێکردنی بڕیارەکەی دادگا دوابخات تا ئەوەی لۆبیەکی نێودەوڵەتی بۆ خۆی دروست بکات. بەڵام بەپێی وتەی شارەزایانی سیاسی هەرێم هەولێر لە ماوەی ڕابردوودا هەوڵی هاوشێوەی داوە، بەڵام هیچ دەوڵەتێک ئامادە نییە بەغداد بە هەولێر بگۆڕێتەوە. تا ئێستا هەر مامەڵەیەک لەگەڵ ئەو تاکرابێت لە دەرهێنان و لە بە گواستنەوە و لە بە بازارکردنیە چەند کەسێک کردوێتی دامەزراوەکانی حکوومەتی هەرێم و کوردستانی بە پەرلەمانیشەوە ئەگەداری و مەلەفانە نین. بەڵام پێم وایە دوای ئەم بڕیارە ناچاریان دەکەن و ناکرێت دژایەتی بڕیاری دادگای فیدراڵی کە بەرزترین دەسەڵاتی بڕیاردانە و یاسایە و ئەوانە تەفسیری دەستور دەکەن پشتگوێ بکرێت. بۆیە من پێم وایە بە ناچاری حکوومەتی هەرێم و پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی کە ئێستا ئەوان بەرپرسیارەتی حکوومەتیان لایە دەبێت بچنە بەغدا و بە دانوستان و گفتوگۆ چارەسەری ئەو کێشانە بکەن و ڕێژەگە چارەیەکی تر نییە. و ئەم پانێڵە مەبەستی سەرەکی لێ ئەوەیەکەوە بتوانرێت لەم جۆرە پانێڵانەوە بە دوای ڕێگە چارەیەکی گونجاودا بگەڕێن تاوەکو بتوانرێت کەوا چارەسەرێک بدۆزجێتەوە بۆ کێشەنەوتەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ و بەم ڕێگەی شەر دەتوانرێت کەوا چارەسەرێکی باش بێ لە خزمەتی خەڵکە واتە ئەم بڕیاری دادگای فیدراڵ بێتە دەرفەتێک تاوەکو نەوت و غازی هەرێم بخرێتە خزمەت خەڵکی هەرێمی کوردستان. من الحقول النفطية في أقليم كردستان. لێکەوتەکانی بڕیاری دادگای فیدراڵی لەبارەی بەنادەستوری ناساندنی یاسای نەوت و گازی هەرێم ناونیشانی پانێلێک بوو بە بەشداری 6 لایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. سەرجەم لایەنەکانی ناو پالێنەکە جەختیان لە مەترسیەکانی بڕیارەکەی دادگای فیدراڵی کردەوە و بە پێویستیان زانی حکوومەتی هەرێم پرسەکە بەجددی وەربگرێت و هەنگاوی خێرا بە ئاراستەی ڕێکەوتن لەگەڵ بەغداد بگرێتە بەر. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.